بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بە خۆشحاڵی و لە بەشی دووەمی سۆراغی مێژوو هاتینەوە خزمەتان دووبارە پیرۆزبایی مانگی ڕەمەزانتان لێ ئەەکەین و هیوادارین خۆی گەورە نوێژ و تاعات و عیبادەتی هەموو لایەک قبول بفەرمێت. لە بەشی دووەمی بەرنامەکەمان سۆراغی مێژوو کە تایبەتە بە بەهار ڕۆحیەکانی مانگی ڕەمەزان لە نەو شارستانیەتی ئیسلامیدا قسە لەسەر ڕووداوەکەین. لە مانگی ڕەمەزاندا ڕووداوگەلێکی زۆر ڕویانداوە. ئایا ڕووداوەکان کاریگەریان چی بووە لەسەر مانگی ڕەمەزان و بە پێچەوانەوە ئایا مانگی ڕەمەزان وەکو مانگێکی پیرۆز لای مسلمانەکان تا چەند گەورەی بە ڕووداوەکان و ناوبانگیان بەخشیوە لە ناو مێژوودا. ئەمانەش تەوەری سەرەکی بەرنامەی سۆراغی مێژوومانە. دیسانەوە بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر زریان حاجی مامۆستا لە زانکۆی سلێمانی، دکتۆر حسین محەممەد ساڵح مامۆستا لە زانکۆی هەڵەبجە بەخێر بێنەوە بۆ ستودیۆی پەیام. دکتۆر حسین، مانگی ڕەمەزان و ڕوودا و زۆر جار بەیەکەوە باسەکە لە ناو مێژووی مسلمانانەوە کۆمەڵێک مژدە و خۆشببینی و ئەوەی کە باسەکرێت لە ناو مێژووە هەمیشە بازەوەکرێکە لە مانگی ڕەمەزانە کۆمەڵی ڕوودا و گەل ڕوویداوە. ئایا ئەم ڕووداوانە چ پەیوەندی چیان بە مانگی ڕەمەزانەوە هەیە؟ ئایا هەر ڕووداوەکان وەکو هەر ڕۆژێکی دی کە خوداوەند ئەم ڕۆژانەی دروست کرد و ئەبێ ڕوودا و ڕوو بداتایە و هەر مانگێکی دی کە ڕوودا و تیا ڕوودا و ڕوو ئەدایە تایبەتمەندی و پەیوەستەکی تایبەتیان بە مانگی ڕەمەزانەوە هەیە؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان، سڵاو و ڕێزی بەپایانم بۆ سەرجەم کارمەندان و بینەرانی بە ڕێزی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام. بێگومان ئەو ڕووداوانەی کەوا لە مانگی ڕەمەزانە ڕوویان یاوە پێش هەموو شتێک ویستی خۆی گەوری لەسەر بووە. گەورەترین ڕوودا و کە لە مانگی ڕەمەزانە ڕوویاوە هاتنە خوارەوەی قورئانە بۆ ئاسمانی یەکەم و دوایش بۆ سەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. خی گەورە کا فەرمێت: أعوذ بالله من الشيطان الرجيم شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. مانگی ڕەمەزان ئەو مانگەی کەوا قورئانی پیرۆزی تا هاتە خوارەوە بۆ مای هیدایەت بۆ خەڵکی، ڕێگەی ڕاستی پیشانی خەڵکیە و لە تاریکستان و لە گومڕایی و لە زوڵم و ستەم ڕزگاری کردن بەهۆی قورئانی پیرۆزەوە کە بۆ محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام کۆتای پێغەمبەران هاتە خوارەوە. ئەمە ویستی خی گەورەیە کە ئەیەوێت لە مانگی ڕەمەزانە ئەو قورئانە بنێرێتە خوارەوە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. قورئان لە ڕاستیە وەکو ئاماژەمان پێکرد کە گەورەترین حەدەس و ڕووداوێکە لە مێژووی حتا نەک مێژووی ئیسلامە لە مێژووی مرۆڤایەتیە ڕوویاوە کە بە تەواوی معنا گۆڕانکاری لە ڕەوڕەوەی ژیانی مرۆڤایەتیا کرد. خی گەورە قورئان بە فورقان ناوەبات: أنزل الفرقان على عبده ليكون للعالمين نذيرا. فورقان واتە جاکەرەوە فەسڵ کرد لە بینی دووشتا، لە بینی ئەوەی کەوا قورئان فەسڵی لە بین ناکرد جای دووشتی لە یەکتری جا کردەوانەیە. زوڵم و ستەم لەگەڵ عەدالەت و دادپەروەری، توغیان و تاغوتێت لەگەڵ خواپەرستی و یەکتاپەرستیە، حەق لەگەڵ باتیلە. ئەمانە هەمووی بەهۆی قورئانەوە خی گەورە جیای کردەوە بۆ مرۆڤایەتی خستە سەر ڕێگایەک کە فەرمێت خی گەورە: وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله. ئەمە ڕێگەی ڕاستی منە، ئەو ڕێگایی کە ئێمە پێنج فەرزە لە نوێژەکانمانە ئەڵێن اهدنا الصراط المستقيم. ئەو ڕێگە ڕاستە چیە؟ ڕێگەی قورئانە، ڕێگەی پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وەسەلام کە خی گەورە هیدایەتی یاوە ئەوی خسۆتە سەر ڕێگاکە و بە خەڵکیشی وتووە لە شوێن پێی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بگرن و شوێنی قورئانەکە بکەون بۆ ئەوەی بتانگەیەنێت بە بەهەشت. ئەمە لە قیامەتە. لە دنیایشە لە کاتێکا کەوا شوێنی قورئان ئەکەویت بەرچاوت ڕۆشنە، لە زوڵم و لە ستەم و لە نادادپەروەری بەدووریت، بەڵکو لە جێگەی ئەمانە عەدالەت و دادپەروەری و خۆشبەختی و خۆشگوزەرانی بۆ ئینسانەکان یەتەکایوانێ. ئەگە پشتیشی لێڵکەی ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا. پشتکە هەڵکردن لە قورئان ژیانێکی کولەمەرگی تووشی ئینسانە بێ. ڕووکردنە قورئانیش ژیانێکی خۆشبەخت و کامەرانی. ئەمە پەیوەندی نێوان ئەمە مانگی ڕەمەزان چییە؟ بۆ ئەم مهمانەی ئەم پێگە کاریگەرانی جەناب و هێمات بۆ کردکە لە قورئان مخاتەبەی مسلمانان وەکو ئەو باوەڕداران وە کۆمەڵگای پێەکە. ئەمە ئەچێتە شوێی
مانگی ڕەمەزانەوە یعنی کاریگەری ئەمانە بۆ ئەبێ لە مانگی ڕەمەزانە بێ لە مانگی ڕەمەزانایە قورئان هاتۆتە خوارەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەهۆی هاتنە خوارەوەی قورئان مانگی ڕەمەزانیش پیرۆز بووە بەهۆی هاتنە خوارەوەی قورئان مانگی ڕەمەزانیش گەورە بووە بە گەورە ناسێنراوە کەواتە لە مانگی ڕەمەزانە کە قورئانی تێ هاتۆتە خوارەوە ئینسانەکان زیاتر ئەتوانن لە خوای گەورە نزیک بنەوە چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەموو مانگەکانی ڕەمەزانی ساڵەکان جوبرەئیل هاتە خوارەوە بۆ لای و عەلەیهی سەلام لەگەڵ یا مودارەسەی قورئانی یەکرد و مراجعەی قورئانی لەگەڵا کردەوانێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هانی موسڵمانەکان ئەیات کە لە مانگی ڕەمەزانە زۆرترین قورئان بخوێنەوانێ چونکە لە فەرمودەیەکە بە شەهری قورئان ناویە بات پێغەمبەری خوا عەلەیهی مانگی قورئان قورئانیش گەورەترین ڕووداوە ئێمە وتمان کە لە مێژووی بەشەریەتا کە ڕوویابێت ئەو قورئانە مانگی ڕەمەزانی پێ گەورە بووە ئەو قورئانە مانگی ڕەمەزانی پێ ناسراوە لە ناوزەدکردنی بە مانگی ڕەمەزان وتمان لەو فەرمودەیەترا بە شەهری قورئان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ناوی بردووە کەواتە قورئانی هاتنە خوارەوەی قورئانی پیرۆز بە تەواوی معنە وابەستە و هاوتا و هاوتەریوە لەگە مانگی ڕەمەزانە کەوا پێی گەورە بوو ئینسانەکان تیا بتوانن زۆرترین پەرستش بەخوای گەورە بکەن بەڵێ دکتۆر زریان پەیوەندیەکانی نێوان مانگی ڕەمەزان و ڕوودا و لە مێژووداکرێ چۆن خوێندنەوەی بۆ بکرێ وەکو ئێوە کە دیراسە لەسەر شارستانێتەکان بە گشتی و بڵین شارستانتی ئیسلامی بە تایبەتی ئایا پێگەی ڕەمەزان و ڕوودا و لەکوێی ئەو شارستانێتایە بەڵێ بەناوی خوای گەورە دیارە لە بەرنامەی پێشوشە ئاماژەمان بۆ ئەوە کرد کە مانگی ڕەمەزان بە حکمی گەورەیی و بە حکمی ئەوەی کەەوە ئەم هەموو تایبەتمەندی و ئەم هەموو سیفاتە و ئەم هەموو ڕێزلێنانی تایە لە مانگی ڕەمەزانە هەموو یەکێک لە پێشەوایانی مسلمان لە سوڵتانەکان لە کەسایەتەکان لە هەموو ئەمانە هەوڵیان داوە ئەگەر کارێکی گرنگیان هەبێ لە مێژوودا و کە مێژوو کرد بێ و مێژوو پێ بنووسێتەوانێ لە مانگی ڕەمەزانە ئەنجامی دەن جا ئەم کارە بۆ ئەوە بێت کە بەشێکی لە بێگومان لە پێناوی خوای گەورە بێ و کە ئەجر و پاداشتی چەندین قات زیاتر بێ یان بەشێکی بۆ ناوی خۆیان بێ یان بەشێکی بۆ ئەوە بێ کە مسلمانان ئیدی دڵیان بەوە ئەکرێتەوانەیە کە بڵێ لە ڕەمەزاندا ئەم کارە کرا لە بەر خاتری ئەوان ئەم کارە کرا بۆ لە پێناوی ئەوەی کەەوە ئەمە بەرەو پێشەوە بچێ هەر بۆ خۆشی لە مانگی ڕەمەزاندا جۆرەی لە تەوفیقات هەیە لە ڕووداوەکانی مێژووی سەرەتای ئیسلامدا یعنی ئەگەر بێت و ئێمە سێری سیرەی پێغەمبەرکەین صلی الله علیه وسلم سێرەکەی لە مانگی ڕەمەزاندا ژمارەیەکی ئەجگار زۆر لە تەوفیقاتی خوایی هەیە کە لەو مانگەدا کراوە کە زۆر تایبەتمەندی هەیە لە ڕوودا و کە لەو مانگەدا ڕووی داوە هەر ئەمەشە هۆی بۆتە هۆیەوەی کەوا ڕووداوەکانی مانگی ڕەمەزان تایبەتمەندتر بن سێرەکەی سەرکەوتەکان زۆر بە چێشترن سێرەکەی ڕووداوەکانی مانگی ڕەمەزان بەردەوام سەرکەوتنی تایە ئەگەر هەندێک حاڵەتە نەبێت کە لە چەند شوێنێکدا کراوە کە بەڕاستی شکست بووە بۆ مسلمانان بە تایبەتی یەکدوانێک ئەگەر هەبێت لە درێژایی هەموو شارستانێت و مێژووی ئیسلامیدا بەڵام ما باقی ڕووداوەکانی مێژوو و شارستانەتی ئیسلامی کە لە مانگی ڕەمەزان ڕوویداوە ئەگەر بۆ ناحیەی بەدەستێنانی بواری زانستی بێ سێرەکەی سەرکەوتنی گەوری تێ بەدەساتەوە ئەگەر بۆ نووسین بێ سێرەکەی نووسینێکی زۆر بە بەهاو بە نرخ ئەمە دقی قورئان پشتگیری ئەمە کامی جەناب باسەکەی دیسان تۆ ڕۆیتەوە وەکو بەشی یەکەمی بەرنامەکە لە هەفتەی ڕابردووە باسمان کرد بۆ بەهار ڕۆحیەکان ئایا ئەمە جەناب و هێمای بۆەکەیت ئەمە پشتگیری قورئانی هەیە یاوەکو جەنابتان کە لە بەشی پێشوشتا ئاماژەتان بۆ کرد کە بەهۆی خۆشببینی و مژدەی مرۆڤەکانەوە حەزیان وە شیرینکردنی ئەم مانگە و بەدەمەوەچوونی عیبادەتەوە کۆمەڵەشت کراوە ئەمەش ئەو پشتگیری هەیە بەڵێ بێگومان ئەی خۆی لە خۆیدا خۆی گەورە بە نەست مانگی ڕەمەزان ناوی هاتووە لە قورئانە شەهر ڕەمەضان الذي أنزل فيه القرآن شهر ڕەمەزان گەورەیە قورئانی تی هاتووەتە خوارەوە هودى للناس وبينات من الهدى والفرقان کە یەکێکە لەوانەی کە هودا و ڕێگەنیشاندەرە کە تیایدا هاتووەتە کایەوانێ یعنی کەم شوێن هەیە کە ینی کەم ڕووداو هەیە کەم مانگ هەیە کە بە تایبەت ناوی هات پێسێکی مانگی ڕەمەزان بە تایبەت ناوی هاتووە لە قورئاندا و ئەمەش ئەم کردەوەیش کاتێک کە تۆ لە ڕەمەزاندا لە پێناوی خوای ئیشەکەی بۆ چونکە تۆ بەهایەکی ڕۆحیت هەیە بە ڕۆژوویت ئەرکەکانی خۆت جێبەجێەکەی مەسەلەن ئەم سیما ڕۆحیەت جێبەجێ کردووە سێرەکەی کۆمەڵی ڕوودا و تێدا ڕوویاوە ئەگەر من کۆمەڵێک ڕووداوی مێژووی باس بکەم کە لە مانگی ڕەمەزاندا مەسەلەن ڕوویداوە بە درێژایی شارستانیەت و مێژووی ئیسلامی کە هات پێتەکایەوە مەسەلەن لە مانگی ڕەمەزاندا لە دوی کۆچی لە حەڤەی ڕەمەزانی ساڵی دوی کۆچیدا سێرەکەین ڕووداوی بەدری گەورە ڕوەدات ئاخر ئەگەر بێت و کۆچ بۆ مسلمانان یەکلاکەرەوە بێت کە دەوڵەتی ئیسلامی دروست بوو بێ لە ڕاستیدا لە مێژووی ئیسلامدا شەڕی بەدر یەکلاکەرەوەترە
ئەگەر شەڕی بەدر نەبووایە لە ڕاستیدا ئەم جەنگە سەرکەوتنی مسلمانانی بە دواوە نهاتایە لە ڕاستیدا ئیسلام کۆتاییە هات هەر پێغەمبەر بۆ خۆی درودی خوا لێ بە کاتێکە فەرمێ و دوعا زۆرەکە و بەکری سیدیق ئەچێ بۆ لای پێغەمبەری خوا بۆ ئەوەندە دوعاکەی بۆ ڕادەیە ئەڵێ ئیدی ئەمە تیا بچن مسلمانانی سەر زەوی تر تیاچێ ئەوەی کە ئیمانی بەم دینە هەیە ئەمەی کە ئیمانی بەم پەیامە هەیە سێرەکەی ئەم ڕووداوە گەورەی ناومێژووی ئیسلام لە حەڤی ڕەمەزاندا لە کەیا ڕوەدات لە ڕەمەزانە ڕوویداوە لە ساڵی دوی کۆچیدا ڕوویداوە کە ئەسڵەن ئەو ڕۆژە بە یۆم الفورقان من لەم ڕووداوە ڕاتەگرم بۆ ڕووداوەکانی ترێ مەسە لە پرسیارەکانی کە ئاماژە بە ڕووداوەکانی کە ئەندازەیە بکە بەڵام من بە کورتی وەڵامێن پرسیارم بیتەوە ئایا یعنی ئەکری ئێمە هەموو ڕووداوەکانی مای ڕەمەزان پەیوەستکەین بە بەها ڕۆحیەکانەوە بەڵێ بەڵێ لەبەرەوەی کە ئەگەر بێت و بەهایەکی ڕۆحی تایە نەبێ نەک هەمووی بەڵام توانین بڵین زۆرینەی زۆری ئەمانە ئەگەر ئەم ڕووداوە بەم جۆرە نەبووە لە ڕاستیدا ئەم کارکتەرە ناتوانین بڵێن ڕووی بدایە ئەی بۆ لە ماکانی کە ڕووی نەداوە چکە بە ڕۆحەکە کەمترە دکتۆر حسین تۆش هەمان بۆ چوونی دکتۆر زریانە بەڵێ من هەمان بۆ چوونم هەیە بەس من حەزەکەم ڕوونکردنەوەیکی زیاتریش بخەمە سەر ئەو مۆزوعە تۆ زۆر جەخت لەسەر ئەو مەسەلەیەکێتەوە بۆچی یانی لە ڕەمەزانە ئەو شتانە نابێت ئەگەیمە تەماشای قورئانەکەین لە مانگی ڕەمەزانە خوا گەورە ڕۆژووی لەسەر موسڵمانان فەرز کردووە وانە فەمەن شەهیدە منکم الشهرە فەلیەصومه حکمت لە ڕۆژوەکە خۆ برسیکردن و تینوکردنی خەڵک نییە ینی خۆخوا نایە خەڵک عقوبە بات خەڵکەکە برسی تینوکە فەرمێ يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون بو أوي كوا ببنا متقي بمعنى أوي كوا خوتان بدور بقرن لحرام كان بارز بندي بكن لخوا لوي كوا أوي كخوا جورا حرامي كردو إيوا ليه دور كونانو نيكن حكمت للرجوع أوي كإنسان ببا بكسيكي متقي أجابو بمتقي بزانە چی ئەجروب پاداشی دەست ئینسانەکە من ئەجروب پاداشتە قیامەتەکانی باز ناکەم کە لە قیامەتە ئەوانێکەوە متەقین ئەچنە بەهەشتەوانێ و پاداشتیان چییە و حور العین و ئەمانە کە چاوەڕوانی متەقینەکات و سەرکەوتن و سەرفرازی ئەمانە و لە ئاگری جانم دوورن ئەمە خۆی ئەجروب پاداشتێکی زۆر زۆرەوە کە خەڵکی هەوڵی بۆیە هەر بۆ دنیا خەڵکی متەقی من تەنها سێ ئاەت ئێستا کە هات بە خەیاڵمە خوای گەورە فەرمێکی ومن يتق الله يجعل له مخرجا ويرزقه من حيث لا يحتسب ئەوەی تەقوای خوای هەبێ هەر لە دنیا دەروی لێ ئەکرێتەوانێ بە شێوازێک ڕزقیە لە شوێنێکی واوە ڕزقیەیە خۆشی بە خەیاڵیان نایە لە ئاەتێکی ترا فەرمێکی واتقوا الله ويعلمكم الله ئێوە تەقوای خواتان با ببێ خوای گەورە فێرتانەکە عیلمتان زیاکە عیلمتان فێرەکە لە ئاەتێکی ترا فەرمێ ومن يتق الله يجعل له من أمره يسرا ئەوەی کە تەقوای خوای هەبێ تەقوای خوا بکە کاری بۆ ئاسانەکە یعنی ئەم شتانە مەخرج بۆ ئینسان دەروی لێ کاتەوانێ ڕسق بۆ ئینسان فێربوونی علم و زانست و زانیاری بەهۆی تەقواوە کار ئاسانی بەهۆی تەقواوە ئەمانە کە بەهۆی تەقواوە دەسێت چیش وا لە ئینسانەکە بێوە متەقی ڕۆژووە لە ئینسانەکە بێوە متەقی بەواتایەکی تر سەری سەرەتای قورئان کە خوای گەورە فەرمێکی ئەلیف لام میم لە سوورەتی بەقەرە ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين ڕێنیشاندەرە بۆ متەقین ئەی بە چییە بی بە متەقی كصفتكان متقي تيا دروز بيت الذين يؤمنون بالغيب ويقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون والذين يؤمنون بما أنزل إليك وما أنزل من قبلك وبالآخرة هم يوقنون كأما الصفات متقين بشي أبي بمتقي حتى قرآن هداية باو أنجاوكو أم صفتان شتيا بيت ديو مخرج درول يبكريتان علمش زور بيت وكارش بو أسان بيه بالرجو بروجو قرتن شوكا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون حتى ببن بمتقي لما نكا فرمي متقين اما باداشتيانا اي من بشي ببن بمتقي من شلون بشي كم ببن بمتقي خوافين بالروجوبه ببي بمتقي كما دام بويا زانيان عفو زانياني بيشو خليفكاني بيشو پیاوچاکانی پێشوو لەم واتایە چاک تێگەیشت بوون ڕۆڵکەمانگی ڕەمەزانە هات تایە بە ڕۆژۆ بوون هەستیان بەوا کرد گەیشتونەتە ئاستێکەوە ئەتە متەقی بن ئەنجا دەستیانە کرد بە ئیشەکانیان بە ئومێدی ئەوەی کاریان بۆ ئاسامە فعلەن کاری بۆ ئاسانە بوو لە مانگی ڕەمەزانە کاری بۆ ئاسان بوو لە مانگی ڕەمەزانە فەرم و فەقیر و هەژار هەر لەم سەردەمەی ئێستای خۆشمانە یعنی ئەوەنەی ڕزقی فەقیر و هەژار دەرگای ڕزق بۆ فەقیر و هەژارە کرێتەوانێ لە مانگی ڕەمەزانە بە شێوەیە کە ئەسڵەن بە خەیاڵیان نایە دەرگای ڕزقی بۆ کرێتەوانی بۆێنێ ئەمە هەموو نەتیجەی چییە نەتیجەی ڕۆژوو نەتیجەی هەموو ئەمانەی توێڵیتەوە بەڵام من ئەمێ دیدێکی زانستی و ئەکادیمیشم بیتێ لە ئێستادا بۆ پەیوەندی مانگی ڕەمەزان و ئەم بەهار ڕۆحیانەی کە باسی کرد بە
ڕووداوە ئەخەمە بەس لە دیدی زانستی چێت لەوە زانستی تر هەیە کە تۆ بە قورئان بە فەرمودەی صحیح پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام شتەکان ڕووی کێتەوانێ ئەنجا لە ڕووە زانستیەکانی زانستی ئەکادیمی بەحەت کە تۆ ئێستا تەماشایکەی لە هەر ڕوویەکەوانە دیراسی بکەیت لە ڕووی جەستەییەوە دیراسی بکەیت بەهۆی ڕۆژووگرتنەوە ئینسان لە کۆمەڵە نەخۆشی و لە کۆمەڵێ شت جەستە و جسمی پارێزراوە بێ لە ڕووی اقتصاد و ئابووریەوە سەیرەکەی ئەگەر بە شێوازێکی تەندروست ئێمە لە ڕۆژوو بڕوانین فێری ئەومانەکە ئێمە اقتصادی بکەین چونکە ژەمێک لە خواردنەکانمەکەمە بێتەوە بەڵام ئێمە بەعکسەوە ئەچین لە ژەمەکانی ترە ئەمەنە ئیسرافەکەین ئەگەر لە پێش ڕەمەزانە وانە زۆر زیاتر لە دوو ژەمەکەی تر هەم لە مەسرفە هەم لە خواردنیشە بۆیە سەیرەکەی ئەو ئیسفادە نەجەستەیەکەین نە ئابووریاکەین لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە هەر ڕوویەکەوە تەماشای بکەیت و دراسی بکەیت تەماشاکەی ڕۆژووگرتن یان مانگی ڕەمەزان حتا ئەوەشی کە بە ڕۆژوو نییە پایوەستە بێ مادەم لەم کۆمەلگای ئیسلامی هاژی پێوەستە بێ بەو بەهایانەوە سەیرەکەی کەڵک و قازانجی خۆی لێەکە. دکتۆر زریان لە پێشتر وەڵامی بەڕێسا نمونەیە کە دێنایەوە باسی جەنگی بەتر و یەوم الفورقانت کرد ئایا ئەمە ڕووداوێکی گرنگ بوو لە ناو مێژووی ئیسلامیە مسلمانەکان لەگەڵ دژمنە دێرینەکانیانە بۆ یەکەم جار لە ڕووی بەریەکەوتنەوە یعنی جەنگیان بەرپاکرد ئەمە ببوورە ئەمە کاریگەریەکی گرنگە. ئایا من ئەمەوێت لەمەوە بپرسم لە بەڕێزە ئایا کاریگەری ڕوودا و لەسەر مانگی ڕەمەزان لەنەوە مێژووە دیارە یا کاریگەری و بەهێزی مانگی ڕەمەزان بە ڕووداوەکانەوە دیارە وەکو فۆرمێکی گشتی بەسەر ڕووداوەکانەوە بەسەر مانگی ڕەمەزان هەردووکی یەک واتە ئەگەێنێت پرسیارەکەی جەنابەت کاریگەری هەم ڕوودەچمووی ڕوودانی ڕووداوەکەیە کە ڕووداوەکە ڕوویدا بێت لەکوێ ڕوویداوە لە ناو کاتێکی زەمەنیە ڕوویداوە ئێمە دووشتمانەیە لە مێژووە شتێکیان پێوترێت زەمەن کاتی ڕوودانەکە شتێکشمان پێوترێت جوگرافیای ڕووداوەکە ئایا ئەم جوگرافیای لە چوار ڕوویداوە و لە چ کاتێکا ڕوویداوە ئەم دوانە بەیەکەوانەیە کاراکتەری یەکترین هەروەک مۆنتیسکۆڵێ کاڵە دوو دیوی یەک دراون ئەڵێ لە ڕۆحی یاساکانە باسێکاڵێ زەمن و جوگرافیا دوو دیوی یەک دراوە تا بێ جوگرافیاەکەت هەبێ ئەجا کاتەکە ڕووبە ئەجا زەمەنەکە بێتە پێشەوانێ بەڵێ بێگومان ڕووداوەکان زۆر دیارن لە مانگی ڕەمەزاندا ڕووداوەکان لە مانگی ڕەمەزاندا دیارن بەڵام مانای ئەوە نییە کە ڕەمەزان مانگی ڕووداوەکان بێ ئەمە لەرەوە ئەوە بزانین بەڵام ئیندێکسێک 250 بۆ منە ڕووداوی گەورە لە مانگی ڕەمەزانایە بەڵام ئێمە ئەوانەی کە وەکو جەناب و دکتۆر حسەن هێماتان پێکرد وەکو سوورگەیەکی بەهێز یا سەنتەری بەهێز مانگی ڕەمەزانە مەسەلەی هاتنە خوارەوەی وەحی و قورئانە ئایا ئەو ڕووداوە کاریگەریانەی کە ئێمە بێ ڕاستەوخۆ پەیوەستی کەینەوە بەوەی کە تایبەتمەندی مانگی ڕەمەزانی تێ ئاماژە بۆ ڕووداوانە بەرنامەکە بەناوی وەکویک بەناوی سۆراخی مێژووە حەزەکەم کە کۆمەڵێک ڕووداوی کاریگەری مێژوو لە لای خۆم دیاریم کردەوە بەڵێ خەڵک زۆر شتی نووسیوە زۆر شت نووسراوە بەڵام عەرض جەنابتانم کرد لە هەفتەی ڕابردووە کە لەناو سەرچاوە مێژوویەکانە بەتایبەتی مەسەلەن ئیبن ئەثیر ئیبن کەثیر ئەتەبەری مەسەلەن زۆرێک لە کتێبەکانی دیکە هاتوون تایبەتمەندیشان نەوە بە ڕووداوەکانی ڕەمەزان تایبەتمەندیەکیان جیا کردەوە لە ڕووداوەکانی ڕەمەزان چکە ئەمەندە ڕوودا و ڕووەدا لە ڕەمەزانە کە پێویستە کۆمەڵێک تایبەتمەندی و کۆمەڵێک کاراکتەری تایبەت هەبێ کە پێی جاب بکرێتەوە و کۆمەڵێک مێژوو هەبێ کە پێی بنووسێتەوە یەکێ لەوانە کە من باسم کرد لە پێشترە حەڤی ڕەمەزانی ساڵی دوی کۆچی کە ئەوە بووە فەتحی ببورن کە جەنگی بەدری تیا ڕووداوە کە بەدری گەورەیە و کە ڕووداوێک لاکەرەوە کراوە کەجی سێرەکەین لە 20 ڕەمەزانی ساڵی هەشتی کۆچیە فەتحی مەکە ئەکرێ لە 20 ڕەمەزانە فەتحی مەکە کراوە کە دیسان ڕووداوێکی زۆر کاریگەرتری با بڵێن ناو مێژووی ئیسلامە کە ئەم ڕووداوە دەبینین کە فەتحی مەکە کرا ئیدی ئیسلام لە نیمچە دوورگەی عەرەبیا یەکلایی بۆوانێ بۆ ئیسلام و ئیتر دەوڵەتی ئیسلامی پێگەی بەهێزی وەرگر و هەروەها قیبلەی مسلمانان یعنی یەکرێ بڵێن ئەو فەتحی مەکە دوو قۆناغی جیاواز بوونە ناو مێژووی ئیسلام بێگومان پێش فەتح و دوای قۆناغێکی دیکەی یەکلاکەرەوەیە بۆچی چکە تۆ تاوەکو مەکە نەگرتە کە بنکەی ڕووگەی مسلمانانە کە تا ئەو بتانەی کە لەوێ نەشکێنرێت کە هەموو نیمچە دوورگەی عەرەبی سەردانی ئەو شوێناکە وەکو لە کاتی حەجە بە گەورە ئەیگرێت و تۆ نەیکەی بە ماڵی خوددا ناتوانانی بڵێ ئیسلامم کردو بە بنەمایەکی سەرەکی جگە لەوانە من ببوورە بۆ ڕووداوەکان ناوبڕێ وەرەگرن و دوای ناوبڕەکە ئاماژە بە هەندێک لە ڕووداوەکان بکە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەرەگرین و دەگەڕێینەوە لاتان. جارێکی تر سڵاو دکتۆر فەرموو پێشی ناوبڕەکەویست ئاماژە بە هەندێک ڕوودا بکەیت یەکیشکە لەو ڕووداوە گرنگانە تاوان زۆر زۆرن و لە حەد بەدەر بەس من 6 دانە حەزەکەم باسکەم من ڕووداوە کاریگەرەکان کە یەکلاکەرەوە بندا مێژوودا بۆ نمونە دروستبوونی دەوڵەتێکی وەکو دەوڵەتی ئەندەلوس لە
ئیسپانیا ئەمڕۆ کە دروست بووە 8 سەدا حکمی کردو ئەم دەوڵەتەوە گەورەترین دەوڵەتی ئیسلامی کە لە ساڵی 360ەوە 360 کۆچەوەی ترێ بە خلافەت بە خلافەتێکی ئیسلامی کە ناسراوە بە خلافەتی ئومەوی لە ئەندەلوس ئەم دەوڵەتە لە 15 ڕەمەزانی ساڵی 138 کۆچی عەبدوڕەحمان داخل کە ناسراوە سەقر القوڕەیش ئەچێت ئەم ئیمارەت ڕائەگەیەنێ لە ئەندەلوسە واتە میرنشینی ئەندەلوس ڕائەگەیەنێ کە بەدوای ئەو بەچەند میرێک ئەنجا خلافەتی ئیسلامی لە ئەندەلوس ڕائەگەیەنێت و لە ساڵی 360 ئەبێ بە خلافەتی ئیسلامی لە 26 ڕەمەزانی ساڵی 583 کۆچی کە 1970 دەکات جەنگی حەطین لە جەنگی حەطیندا سەلاحەدینی ئەیوبی کۆتایی بە خاج دروشمەکانە هێنێ بە ئێجگاری لە ڕۆژهەڵاتە یعنی سەرکەوتنێکی زۆر گەورە بەدەزێنێ کە سەرکەوتنی جەنگی حەطین لە ڕاستیە لە مێژووی ئیسلامیدا نەک مێژووی ئیسلام حتا بۆ ئەوروپایەکانیش زۆرترین شت لەبارەیەوە نووسراوە کە سەلاحەدین دکتۆر ئەگە وەڵامەکەت بیر نەچێ ئەمەوێت تۆزێک ورتر یعنی بۆمە دەوڵەتی ئەندەلوس دروستە بێ لە مانگی ڕەمەزانە جەنگی حەطین 583 کۆچی سەلاحەدین ئەیوبی قودس ڕزگارەکە یعنی ئەکرێ یعنی وردەکاری ئەمە ڕاستە لە مانگی ڕەمەزانە بەس کاریگەریەکانی مانگی ڕەمەزان لەسەر دروستبوونی ئەم ڕووداوانە لەکوێیە بڵێ ئەگەر بێت و ئێمە سەری سەلاحەدین ئەیوبیکەین سەلاحەدین ئەیوبی پیاوێکە لە ڕاستیە وەکو لە مێژووە بیستومان و خوێنومانێتەوە و باسکراوە ئەوەیە کە هەمیشە هەوڵی داوە بە هاڕۆحەکان زۆر گرنگی پێ بدە حتا بۆ خۆی ئێستاوە شەو نوێژی کردووە یەکێ لەو تێکستانە کە باز لە سەلاحەدین ئەیوبیەکێ دەڵێن بەسەر هەموو خێمەکانی سوپاکەیە گەڕاوە شەوێک سێری کردۆ شەو نوێژەکەن توێتی مادەم ئەمانە خەڵکانێکی تایە کە ئێستاون شەو نوێژەکەن باە ڕۆحیانەوە بەرزە لە ڕاستیدا ئەمە سەرکەوتن بەدەزێنن سەرکەوتن حەلیفی ئەم خۆی تەوقیتەکەی دیاری کردەوە بێگومان بۆیە سەلاحەدین ئەیوبی لە 26 ڕەمەزاندا پێشتر لە ڕەمەزان دەستی پێکرد و لە سەرەتای ڕەمەزانە دەستی کرد بە جەنگەکە لە 26 ڕەمەزانە سەرکەوتنی هێژگاری بەدەستهێنا و ئەمەش بۆ لەبەرەوەی بەهایەکی ڕۆحیدا بە جەنگاوەرەکانی بۆیە سەرکردە مسلمانەکانیش بیریان لەوە کردێتەوە لە ڕاستیدا کە تاشی مسلمان پەیوەستە مانگی ڕەمەزانەوە بۆی بەم بەها ڕۆحیە بتوانێت سەرکەوتنێکی گەورەی ڕووداوانە ڕاتەگرم دەچمەوە لای دکتۆر حسێن بۆ بەڕێز دکتۆر حسێنم پرسیارە بکەم دکتۆر یەکێک لە پەرستە گرنگەکانی ترکە لە مانگی ڕەمەزانە هەیە بوونی لەیلەتول القەدرەوە و بەها گەورەی شەوی لەیلەتول القەدر کە لە دەشەوی ئەخیری مانگی پیرۆزی ڕەمەزانە ئەی کاریگەری ئەمە چییە بۆ بەهێزبوونی پێگەی ڕۆحی مانگی ڕەمەزان وە کاریگەری مانگی ڕەمەزان دیسانەوە بگەڕێنەوە لە ناو شارستانەتی و لە ناو مێژووی ئیسلامی و پەرستشەکانی مسلمانانە کە ڕەمەزان تایبەتمەندیی دیاریکرا و گەورەی هەیە حەزمە کرد پێشم پرسیارە هەندێک ئیزافات بخەمە سەر مەسەلەی ڕووداوەکان دەکرێت ئیزافەی بۆ بکە بەڵام وەڵامی پرسیارەکەی من بیر نەچێت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە سێ فەرموودا فەرمێکی فمن صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه ئەوەی ڕەمەزان بە ڕۆژوو بێت بە ئیمان و تەنها لە بەخاتری خوا احتسابا يعني بەتەمای ئەجر و پاداشتیش تەنها لە خوا بکە غفر له ما تقدم من ذنبه لە گوناهی ڕابردووی خوا خۆشە بێت فەرمودەی دووەم من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من أوي شواني رمضان شونوش كعني تراويح بكات بإيمان واحتساب بهمان شو يعني تنها لبر خاطي خوا إيماني بخوا بيت وتنهاش بتما أجر بالأخوا أمدو خالص وجرنجة إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه قلاه الرابردي خصوص ليلة القدر فمن قام ليلة القدر غفر له ما تقدم من ذنبه أوي ليلة القدر هل سيتواني إيمانا واحتسابا طبعا هم ترتوتي من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه أوي ليلة القدر هل سيتواني وشون وجيتابكا لجناه الرابردوي خواي غير خوشه بمرجي إيمانا واحتسابا ليلة القدر خواي غير كافر من سورة قدرها خير من 1000 شهر لهزار مانج خير زياترة يعني زياترة لهزار مانج هزار مانج شنا زياترة خيركي كبيك شو زیندووکردنەوە عیبادەتکردن تەنها بۆ خوا تەنهاش بە تەمای ئەجری لای خوا بەقەدەر خێری لە هەزار مانگ زیاترە بۆ ئینسانەکان ئەمە وا ئەکات لەوەی کە ئینسانەکان زیاتر خۆیان یەکلایی بکەنەوە چونکە سەیرەکەی هەموو ڕەمەزان ئەوە بێ بە ڕۆژووە بێت قورسە هەموو شەوەکانیشی لە قیامەکات قورسە ئەگەر کەسێک نەیتوانی هەموو شەوەکانی قیام کاتوەمانە تەنها لەیلەتول القەدر هەڵسێتەوانێ ئەجرەکەی هەمووی بەدەستێنێ کەواتە خصوصیەتێکی زیاتر دراوە بە شەوی قەدر کە ئەوش بەهۆی هاتنە خوارەوەی قورئان بڵێن قەدریش ڕووداوە لە ناو مانگی ڕەمەزانە پێشتری ژوتمان گرنگترین ڕووداوە کە لە مێژووی مرۆڤایەتیان ڕوویاوە
بەهۆیەوانە قورئان هاتە خوارەوە کە قورئان ژیانی مرۆڤایەتی هەمووی گۆڕی. بەڵێ جا ئەوەی کە من ویستم لەسەر ئەو ڕووداوانەی کەوا کاک دوکتۆر ئاماژەی پێکرد، ئێمە ئەو ڕووداوانەی کە لە مانگی ڕەمەزانە ڕوویان یاوە زۆرترینیت کە تەماشای مێژووەکەی ئاماژە بەهین کراوە بە جەنگەکان و بە فتوحاتەکان ئۆمانە کراوە. ئەمەش وای کردووە نەیارانی ئیسلام تۆمەتبارکان کاکە ئێوە ئەو شتانشی کە شانازی پێواکەن هەر شەڕ و هەر کوشتار و هەر وێرانکاری ئۆمانەیە. بەڵام لە کاتێکا کە تەماشای حەدەسەکە ئەەکەی شەڕەکە ئەەکەیت سێرەکەی وانییە بەڕاستی بەهای ئینسانی زۆر گەورە لەم جنگانە بەدی ئەکرێت. لە شەڕی بەدرا جەنگی بەدری گەورە لە حەڤەی ڕەمەزانی ساڵی دوی کۆچیە کە کاک دکتۆر ئاماژەی پێکرد، سێکە ئەو بەها ئینسانیانەی کە لەم جەنگا هەیە لە ئەسیرەکانە تەماشایکە لە کاتێکە کە ئەسیرەکان ئەگرن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نایڵێ کۆت و زنجیر بکرێن و یعنی بۆ یەکەم جارە لە مێژووە ئەسیری جەنگ مامەڵەیەکی مرۆڤانەی لەگەڵا بکرێت کۆت و زنجیر نەکرێن، چونکە لەوە پێشترا کۆت و زنجیرەکەران و تەعزیب بەدرانەوانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نەهێشت نە تەعزیب بدرێن نە کۆت و زنجیر بکرێت بەڵکو فەرمووی ئەوەی ڕێزیان لێ بگرن. دوایش لە مقابلی ئازادکردنیانە دیلەکانی نەکردە کۆیلە و نەیکردنە عەبد و بەندەی خۆی یان تەوزیعی کا بەسەرانە لە بەرامبەریانە ئازادی کردن لەوەی کەوا ئەگەر پارەی هەیە پارە ئایا ئەوشی پارەی نییە کە دە مناڵ لە مناڵی مسلمانەکان فێری خوێنەواری بکە. لە فەتحی مەکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سیرکە خەڵکی مەکە 13 ساڵ ئەشکەنجە و ئازاری پێغەمبەر و عەلەیهی سەڵات وسەلام شۆکەوتوەکانی پێغەمبەریانە. 8 ساڵیشە ئەو چۆتە مەکە مەدینە 8 ساڵیشە ئەنوا هەوڵیان لەگەڵایەوە شەڕیان لەشکرکێشیان خسۆتە سەری شەڕیان لەگەڵا کردووە. بەڵام کاتێک پێغەمبەری تۆڵەی لێ نەکردنەوە بەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە ئەچێتە مەکەوە سەیری ئەم مەشهەدی چوونە ناوەوەی پێغەمبەری خوا بکە عەلەیهی سەڵات وسەلام جارە هەموو سوپاکە بە یەک جار لە یەک مەدخەلەوە نانێرێتە ژوورەوە بۆ ئەوی ترس نەخاتە دڵی خەڵکی مەکەوانێ تەوزیعیانەکات و هەر کۆمەڵێک و لە شوێنێکەوە. دووهەم عەفو دووهەم پێغەمبەری خوا ئەمە زۆر ئەمە بەسمە ئاماژەی پێم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە بەسواری ئەسپەکەیەوە کە ئەچێتە ناوەوە ئەمەندە سەری تەواضوعی دانەوە نەبوو بۆ خوا ئەفەرمۆن ئەوانەی کە پێغەمبەریان بینی چەناگەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەیا لە سنگی ئەمەنە سەری دانەوە نەبوو بۆ خوا هیچ مەلیکێک نییە هیچ کار بەدەستێک نییە سەرکەوتنی ئەوە بەدەست بێنێ بە عنجوهیەت و تەکەبر و خۆبەزلزانێ نەچێتە ناوەوانێ لەوانچێ بەعزێ خەڵک لەواچێ پێ بەسەر لاشەی خەڵکە نارەکانیان بنێت و بڕاتە ناوە بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سەری نەویەکە تەواضوعان بۆ خوا لە کاتێکیشا کە دوژمنە سەرسەختەکانی خۆی کۆ کاتەوانێ پیانە فەرمێ ما تەظنونە ئینی فاعیل بیکم ئێوە گومانی چی ئەبەن من چیتان لێ بکەم ئەوان یعنی خۆیان بە مستحقی ئەوازانن هەموو شتێکیان لەگەڵا بکات تۆڵیان لێ بکاتەوە بەڵام کە پێغەمبەریش ئەبینن خاوەنی ئەو ئەخلاق و ڕەوشتە بەرزەیە پێڵێن ئەخون کەریم وابن ئەخین کەریم ئەویش پیانە فەرمێ اذهبوا فأنتم منطلقا یعنی کاتێت تۆ بڵێ ئەهلی غەیری ئیسلام ژاین لە دەرەوەی بازنەی ئیسلام بوون بە هەمان شێوە بەهرەمەند بوون و سونمەند بوون لە بەهار ڕۆحیەکانی مانگی ڕەمەزان بێگومان ئەمە کێ تەعاملەکە لەگەڵ پێغەمبەری خۆی عەلەیهی سەڵات وسەلام تەعاملەکە ئەگەر کەسێک ئەڵێ ئەوە پێغەمبەر بوو ئەی سەلاح الدینی ئەیوبی کە ئێستا هەر ئاماژەی کە ئەو حەدەسەی کە جەنگی حەڵتین لە بەرامبەری خاچپەرستەکانە خاچپەرستەکان چیان بە موسڵمانان نەکرد ئەم هەموو خوێنیان لە موسڵمانان ڕشت کە ئەڵێ خوێن هەتا ئەژنۆی ئەسپەکان هاتبوو بەڵام لە کاتێکا سەلاح الدین فەتحی قودسە کات و قودس ڕزگارەکە ڕێگەیان ئەیا بە ئازادی خۆیان ئەوەی کە ئەڕوات بڕوات و ئەوشی ئەمێنێتەوە بمێنێتەوە یعنی هەموو ئەو جەنگانش کە لە سەردەستی پێغەمبەر و لە سەردەستی قایدە موسڵمانەکان کە ڕوویاوە سیرکە پرێتی لە بەهای مرۆڤایەتی پرێتی لە ڕێز و لە احترام بۆ مرۆڤەکان بە هیچ شێوازێک پێشێلکاری مافی مرۆڤ ئەوەی کەوا ئێستا نەکردووە بەڵکو ئەو مافەی کە لەو کاتا دراوە مافی مرۆڤی ئێستاش قەت پێ نەگەیشتووە. بەڵێ دکتۆر زریان مادام ئێوە کۆک بن لەسەرەوەی کە کاریگەری مانگی ڕەمەزان لەسەر ڕووداوەکانەیە ئایا چ ڕووداوگەلێکی دیکەمانەیەوە کاریگەر بێ و مؤثیر بێ کە لە مانگی ڕەمەزانەوە پریشکی بەهار ڕۆحیەکانی مانگی ڕەمەزان
بەرکەوت لە ڕاستیە زۆر ڕووداوگەل هەیە وەکو لە پێشتریش ئەماژەم پێکرد بەڵام ئەوانەی کە لێرە من دیاریم کرد و حەزەکەم باسی کەم ئەوانەی کە کاریگەری و یەکلاکەرەوە لە مێژووی ئیسلامە یعنی ئەگەر بێت و لەسەر دەمی سیرەی هەمووشی کۆکین لەسەری بەڵێ یعنی ئەگەر بێت و لە سیرەی پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی ئەو بابەتە بکەین یەکلا ئەو مۆزوعەکەن ئێجگار زۆر ڕووداومانەیە با ئێمە بەس لەسەر ژیان لەسەر پێغەمبەرایەتی نەژین لە عەسری پێغەمبەر نەژین با بێنە سەر سەردەمەکانی دیکەش بزانین سەردەمەکانی کە چەند ڕووداوگەریان تایە عەرزم کردن لە بواری ئەندەلوسا مەسەن لە صلاح الدین ئەیوبیە لە سەردەمی عەباسیەکاندا ڕۆمانیەکان هێرشێکی زۆر گەوریان هێناوە بۆ سخورەکانی ئیسلامی ثغور زاراوێکی ئیسلامی بە واتای سنوور دێ سنووری مسلمانان کە لەو حدودانەوەیە لە ثغوری ئیسلامیەکی لەو شارانە کە زۆر بەناوبانگ و شاری عموریە بوو شاری عموریە لەلایەن ڕۆمانەکانەوە داگیر کرا و حتا مسلمان ئەو بەشەی کە مسلمان بوون لەو شاراندا ئەوانەی کە چەند ساڵی ئیسلامی تیا بووە عەزەرێکی زۆری خەڵکەکەیاندا یەکێ لەوانە ئافرەتێکە هاوارەکە مەشهورە بە ناوی وا معتەسەمە کە هاوارە بە ئەی معتەسەم فریام کرد سەردەمی خەلیفە معتەسەمی عەباسیایە کە لەم کاتەدا خەلیفە لە ساڵی 213 کۆچیایە پێم وابێ لە 6 ڕەمەزاندا خەلیفەی عەباسی سوپایەکی گەورە پێکەوە ئەنێت و لە مانگی ڕەمەزانە واتە لە 6 ڕەمەزانە جەنگەکە ئەکا لە بەرامبەر ڕۆمەکان و ئەتوانێت سەرکەوتنێکی زۆر گەورەیان بەسەرا بەدەستبێنێ بە جۆرێکی وا کە شاری عموریە گەڕێنەوە زە دەسەڵاتی مسلمان و تەواوی ئەو مەنتیقانەی کە لە کەوتبوونە ژێردەستی خاش دروشمەکانەوانێ ئەوانەی کە ئازێردانی مسلمانان تیابوو بە تەواوی ئەجارێتەوانێ بۆ سەر دەستی مسلمان و دووبارە خلافەتی عەباسی هێز و شان و شکۆی خۆی بۆ ئەگەڕێتەوانێ لە ئەو سەردەما کە لە 6 ڕەمەزاندا توانرا با بڵێن بەڕێکەوت ئەوە بوو لە 7 ڕەمەزاندا چۆ ناو شاری عموریەوانێ لە 7 ڕەمەزانە بە تەواوی چۆ ناو شاری عموریەوە جگەلەوە یەکێکە لەو ڕووداوە گرنگانەی کە هەمانە سەردەمی زاهر بیبێرسە زاهر بیبێرس پیاوێکی گەورە بوو کە ئەم پیاوە با بڵێن دامەزرێنەری دەوڵەتی مەمالیک دووبارە دووەم دامەزرێنەری دەوڵەتی مەمالیک دانێت کە دەوڵەتی مەمالیک لە دوای ڕوخانی عەباسیەکان و لە شکستی مسلمانانە سەر لە نوێ دەوڵەتێکی گەورە بوون دروست بوونەوە لە دەستی ئەو کۆیلانە دروست بوون کە کرابوون بە سەرۆکی سوپا و بە سەرکردەکان لە ناو مێژووی ئیسلامیدا بەناوبانگ بوون جا ئەمەش هەر بۆ خۆی جێگەی خۆی دیکە ئینسان باسی لەسەر بکە کە لە شوێنەکانی دیکە کۆیلە ئەکردران و کۆیلە بۆ خزمەت و ئەکرانە ئەخەسێنران و چیان پێکرا بەڵام لە سەردەمی ئیسلامیدا کاتێک کە کۆیلە هێنراوەتە ناو مێژووی ئیسلامەوە کۆیلە کراوە بە دەسەڵاتدار کۆیلە بۆتە فەرمانڕەوا کۆیلە بۆ بە ئەفسەری سەربازی پێگەی پێبەخشراوە کە هەرچەندە لە شوێنێکی شۆێنراوە کراوە بارحاڵ ئەمانە کۆیلە ڕاستە پیاوەندراوە کۆیلە بەس مانای کۆیلەتیان نییە لە بەروی خۆیان وڵاتن ئەبن بە خاوەندە سەڵات ئەم زاهر بیبێرس کە ئەم پیاوە لە 4 ڕەمەزانی ساڵی 666 کۆچیدا 4 ڕەمەزانی ساڵی 666 کۆچی ئەتوانێت ئەنتاکیا فەتحەکە ئەنتاکیا کە با بڵێن لەلایەن خارج دوشمەکان و بە هەلزانرابوو زعیفایەتی ئیسلام هەلزانەوەی شارێکی تری سغوریە بە هەمان شێوە و ڕۆمە بێزەندەکان هاتوون بە هەمان شێوە شاریان داگیر کردبوو سیرەکەین بە هەمان شێوە دیسانەوانێ زاهر بیبێرس لە 4 ڕەمەزاندا ئەم فەتحەکە کە ئەمە دووبارە گەڕانەوەی شان و شکۆیە و زاهر بیبێرس لەم کاتە بەدواوە دیسانەوە خلافەتی عەباسی زیندووە کاتەوە کە لە پاش کستێکی چەند ساڵی کە نزیکەی 100 ساڵێک و زیاتریش کە خلافەتی عەباسی نەمابوو سێکن سەدەسی مەمالیکەکانە لە ڕەمەزانە دیسانەوە زیندوو ئەکرێتەوە خلافەتی عەباسی دروست ئەکرێتەوە و کەسایەتێکی وەکو زاهر بیبێرس ئەم کارە پێگەڕۆحیەکەی ڕەمەزان کارکردیە بوو بەسەریەوە بەڵێ بێگومانە پێگەی ڕۆحی ڕەمەزان زۆر کاریگەریەکی گەورەی هەبووە لەسەر ئەم بابەتە بۆ توانی ویانە سەرکەوتنی ئەگەر دەرفەتم مەی با من لەم نێوەندا پرسیارێکی دیکەت لێ بکەم یعنی ئەکرێ بڵێن ئێمە کاریگەری بەها ڕۆحیەکان و پەرستشەکان لەناو ئەوانە کاریگەری مانگی ڕەمەزان یعنی دروست بووەوە هەیە لە گۆڕینی ڕێڕەوی مێژوودا بڵێ بێگومان چونکە ئەم کاریگەرە ڕۆحیانە هەروەک ئاماژەم پێکرد خۆی ڕۆح و کاریگەری ڕۆح وا ئەکات کە ئاسان شارستانێکی پێ دروست بێ نمونەی ئەو گەورە بیریاران و گەورە فەیلسوفانی واری شارستانەتی ئەمڕۆمان هێنایەوە کە باز لەواکەن کە دین بۆ خۆی بەشێکی سەرەکیە دروستبوونی شارستانێتەکاندا ڕەمەزانیش بە هەمان شێوەیە ئەگەر ئەم بەها ڕۆحیانە ڕەمەزانە نەبووایە بێگومان ئەم ڕووداوانە نابوو دوجار ئینسانەکان بۆ خۆیان کۆمەڵک شتیان لەسەر شانەکە جێبەجێیەکەن لە ڕاستیە ڕۆح و جەستە و معنەویات پاڵنەرێکی سەرەکی مرۆڤەکانە ئەگەر مرۆڤ بواری دەرونی بەهێز نەبێ بواری دەرونی بەرەو پێشەوە نەڕوە ناتوانێت کاریگەری زۆر گەورە ڕووداوگەری زۆر گەورە دروست بکە ئەگەر تۆ بواری دەرونیت جێگیر نەبێ با سوپایەکی زۆر گەورەش بین بەس لە ڕووی معنەوی و دەرونیەوە شکستبی ئەوەت بەسەریە یەک ڕووداوی تریش زۆر گرنگە حەزەکەم باسی کەم هەر لە مێژووی مەمالیکەکانە کە بیرم چوو ئەویش ڕووداوێکی تری یەکلاکەرەوەی ئەوی جەنگی عینجالوتە لە ڕاستیە جەنگی عینجالوت لە 25 ڕەمەزاندا
ڕوویدا ئەم جەنگە بەناوبانگترین جەنگە لە شارستانیەتی ئیسلامیدا جەنگی عین جالوود مەغۆلەکان هاتن هەموو دەوڵەتی ئەیوبیان ڕووخان دەوڵەتی عباسیان ڕووخان هەموو ناوچە کوردی ئێرانیان دەوڵەتی خەواریزمیان گرت ئێرانیان گرت ئیسماعیلیەکانیان تێکشکان هاتن ناوچە کوردیەکانیان گرت دەوڵەتی ئەیوبیان ڕووخان دوای لێەوە ڕۆشتن دەوڵەتی عباسیان ڕووخان شامیان ڕووخان لێەوە پەڕینەوانێ لە ناوچەی غەزە ویسیان بەرەو میسر بڕۆن لەم کاتەدا لە مانگی 25 ڕەمەزانی ئەم ساڵەدا ساڵی 656 کۆچی سیرەکەین ڕوبەڕوونەوەیەکی زۆر گەورە ڕووەدا بە سەرکردایەتی سوڵتانی مەمالیکە یەکەم سوڵتانی مەمالیکەکانی سوڵتان قوتس ڕوبەڕوویانە بێتەوە ناوچەیەک پێڵ ناوچەی عین جالود لە منطقەی غەزەی ئەمڕۆیە واتە با بڵێن عین جالود واتە کانی جالود کە ئەویش قیسەیەکی تری قورئانی تایە دیسانیش مانایەکی ڕۆحی هەیە کە جالود لە جالود لەو شوێنەیە توانیوتی سەرکەوتن بەدەست بهێنێت و بەرەو پێشەوە بڕە بەرحاڵ لەوێدا سەرکردن لە 25 ڕەمەزانە دیسانەوە سەرکەوتنێکی جەنگێکی لاکەرەوە دروست ئەبێ کە من پێم وایە لە بەدر هیچی کەمتر نییە ئەویش بریتە لە دووبارە گێڕانەوەی شان و شکۆ بۆ ئیسلام بۆ عیلم بۆ ئەو ناوچانەی کە هەبووە کە ئەویش سەرکەوتنە لە جەنگی عین جالووددا. بەڵێ دکتۆرەگەر ئێمە بێت و گۆڕینی ڕێڕەوی مێژوو بەسینەوە بە وەکو دکتۆر زریانیش کۆک بوو لەوە ئەڵێ بێگومان کاریگەریە گۆڕینی ڕێڕەوی مێژوو ئێمە بەسینەوە بە بەهار ڕۆحیەکانەوە کەواتە ئەکرێ بڵێن زۆرێک لە گۆڕانکاریە گەورانی کە مەجرای مێژووی ئیسلامی کاریگەری هەبووە گۆڕانکاری گەورەتیان ڕوویاوە ئەتوانین پەیوەستیکەینەوە بە بەهار ڕۆحیەکانەوە لەناو ئەوانە وەکو ئەو نمونانەی هێناتانەوە پەیوەستیکەینەوە بە بەهار ڕۆحیە پیرۆزەکەی مانگی ڕەمەزانەوە بێگومان چونکە ئینسان لە ڕاستیە هەتا لە هەنی ڕۆحی بەهێز بێت کاریگەری لەسەر ڕووداوەکان زیاترە بێت سووربوونی لەسەر ئەوەی کە باوەڕی پێێتی زیاترە بێت سیر کە قورئانی پیرۆز لە کاتێکە کە باس لە کاتی ڕوبەڕووبوونەوەکە لەگە بێ بڕواکان ئەفەرمێکی خی گەورە ئەفەرمێ ولا تهنوا في ابتغاء القوم إن تكونوا تألمون فإنهم يألمون كما تألمون وترجون من الله ما لا يرجون فرمي لكاتي روبروبونوي دجمن ايو ما ترسن للروبروبونويان لكاتك كايوا خريك روبرويان ببنوانه توشي وهن مبن ولا تهنوا في ابتغاء القوم بو إن تكونوا تألمون فإنهم يألمون كما أجا إيو آزار أتشجن يعني ترستان هي برينار بكريم بكوجن آزار تام بيجا خو أوانش بهماش وكو إيو إنسانا وكو إيو أوانش آزار بيجا كواتلا مسألة آزارا إيو وكو يجوان هاو شيون يكسانا بلام إيو زياتر يكتانه وترجون من الله ما لا يرجون إيو بتما يشتيكن للا إخوة كأوان بتماينين أوانية تو لكاتك كأفرمك لكاتك روبرو بيتوانه توشي خو من مرجنية تنها بو جنگيش بيت لها بشتيكي ترى توشي هر ناراحتيك بي غيري توشي وناراحتيها بي بلام تو زياد لوا كأبيني أو ماندو نابي توش ماندو ما بيت تو لو زياتريشو هيا كبتماي أجرو باداشتي للاي خواي قورا اشتيك بدس بيني كأو بتماي نية چونك يما الإسلام همانا هر كسي چاكي يبكا نير بيان ميبي بمرجع إيمان دار بي ئەجر پاداشتی چاکەکەی خۆی وەرەگرێتەوانێ وانە جیاوازی نییە بەڵێ جیاوازی نییە ڕەزامەندی خوای گەورەیە بەهۆی بەدەستێنێ بەهۆی ئەو ڕەزامەندیەوە ئەچێتە بەهەشتەوە کە ئەمە گەورەترین پاڵنەری ڕۆحیە بۆ ئینسان کە بتوانێت هەر شتێک بێوێ بیکە بە حەماسێکی زیاترەوە بیکە ئەفەرمێن چی خوای گەورە من كان يريد حرث الآخرة نزد له في حرثه ومن كان يريد حرث الدنيا نؤته منها وما له في الآخرة من نصيب أوي بتماي أجر باداشتي قيامته بربومي قيامت به بوي زياكين يعني شي بوي زياكين يعني الدنيا شيء أين وقيامتش مفسرين وايد تفسيرك نزد له في حرثه يعني الدنيا شيء أين يعني تولى الدنيا إيش أكيد لم إيشتها بتماي أجري خوايت باداشت الدنيا يكش وناكي أداتها پاداشتی خوش دەسەکەوێت بەڵام ئەوەی بەست بۆ دنیا ئیشەکە و من كان يريد حرث الدنيا ئەوەی بەست بۆ دنیا ئیشەکە نؤته منها ئەیەینێ بەڵام قیامەتی نییە قیامەتی نییە کەواتە عفو کەواتە من داوای لێبوردن ناکەم پێم بڕیت کەواتە ئینسانی ئیماندار تا چەندێک ڕۆحی وابەستە بێ بەخواوە تا چەندێک ئیمانی بەهێز بێ بەخوا زیاتر بەرەو پێشچوونی زیاتری هەیە بۆ ئەنجامدانی کارە باشەکە لەم قسانی جەنابتەوە کەواتە بەڕای ئێوە یعنی بەشێکی زۆر لە شکستەکانی موسڵمان هەروەکو ئێوە کۆمەڵی ئینجاستان باس کرد لەناو تاریخی ئیسلامی و مانگی ڕەمەزان بەڵام لە هەمان کاتیشتا شکست هەبووە لێرە بەدر هەبووە لەو لاش خەندەق هەبووە هێنە ببوورە جەنگی ئوحد هەبووە یعنی شکستی موسڵمانان هەبووە
یعنی ئەکرێ ئێمە بڵێن خاڵیبوون لە بەهار ڕۆحیەکان و دوورکەوتنەوە لەو بەهانە بەشێکی زۆری شکستەکان بخێنە ینی ئەستۆیەوە ینی غیابی بەهار ڕۆحیەکان غیابی بێگومان غیابی بەهای ڕۆحی تۆ دوو نمونە هێنایوانێ بەدر و ئوحود لە ئوحودی شکست نەبوو ئوحودیش هەر ئەوەی کە لە مێژووە مەشهورە هەرچی جەنگ قوربان جەنگ کاتێک کە تەواو بوو ئەنجا کۆتایی هاتووە جەولەی یەکەم موسڵمانەکان سەرەکەون بەڵام بەهۆی گوێڕایەڵی نەکردنی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام هاتنە خوارەوەیان لە کێوەکە موسڵمانەکان لە جەولەی دووەمی شەڕەکە تووشی شکستە بن بەزێ شەڕ تەواو نەبووە ئەو ڕۆژە تەواو بوو بۆ بەیانیا پێغەمبەری خوا عەلەیهی شەو ئیعازەیات بە موسڵمانەکان ئەفەرمێن برینارەکانیش ئەبێ بێن تەنها ئەوەی دوێنێ بەشدار بووە لەگەڵمانە ئەگەر ئەگەڕێنەوە بۆ شەڕەکە بە معنەویاتێکی ئیمانی گەورەوە پشت بەست بەخوای گەورە بەیانی ئەڕۆنەوە بۆ جەنگ بەڵام بەوەی خطەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات بەکاری هێنێت مشریکین تێگەشکێن و ڕاکەن و ساحەکە بەجێڵن بۆیە ئەویشان هەر ئەوە بۆ چوونی جیاوازی ببوورە دکتۆر یعنی من بە شێوە عامەکە بەڵام کۆمەڵی ڕووداوی دڵتەزێنمانەیە لە ناوێژی ئیسلامە شەهیدبوونی چەندین خەلیفە ئیمام حوسێن وەقعەی جەمالی عەلی کوڕی ئەبوطالب ڕەزای خوا لەوێ لە مانگی ڕەمەزانە شەهید کراوە بەدەستی خەواریجەکان نانە ئەمانە مەبەست ئەوش دووربوونە لە بەهار ڕۆحیەکان ئەوە نییە بڵێم بێگومان ئەگەر دووربوون نەبێت لە بەهای ڕۆحی ئەو شتانە لە ناو مێژووا دروست نابێت بەهۆی دوورکەوتنەوە لە فەرمانی خوا لە فەرمانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات گوێڕایەڵی نەکردن بۆیان ئەمەش بەهۆی چیەوە بێ بەهای ڕۆحی ئینسانەکە کەمە بێتوانێت بۆی گوێڕایەڵی خوا پێغەمبەر ناکە ئەو کاتە تووشی شکستە بێت دکتۆر زیران تاوەکو چەند یعنی وشیاری تاک و تاکی مسلمان بۆ دروستکردنی وەکۆڵێ سەنعەتی یا لە دروستکردنی حەزارەت لە دووربوونیان لە بەهار ڕۆحیەکان کاریگەری هەبوو بە دیوێکی ترا لەناو ئەو شکستانەی لەناو مێژووی ئیسلامە ڕویان داواگەر وەکو جەناب و ئاماژە پێکرد دیسان بیبەستینەوە بە سۆراغی مێژووە بڵێ ئەگەر ئێمە ئەگەر سێری ئەو ڕووداوە مێژوویانە بکەینە ڕاستیدا یعنی شکستیشیان تایە بەڵام چ کاتێ شکستەکان ڕەمەزانە ڕووی داوە ئەبێ ئێمە ئەو پرسیارە لە خۆمان بکەین ئایا لە غیابی بەها ڕۆحیەکانایە یان فعلا ڕەمەزانیش بۆ بەهای ڕۆحیش غیابی نەبوونی وشیاریە یان نەبوونی وشیاریە ئێمە بێ لێرەیە ئەم پرسیارە ئاراستەی خۆمان بکەین وەک خوێنەرێک وەک سۆراخێکی مێژوو کە سۆراخی مێژووەکەین ئایا کامیان ڕاسترە لە ڕاستیدا ئەگەر سێری شکستەکان کەین لە کاتی فیتەنە لە کاتی خەڵکی لاوازە لە کاتێکا کە سەرکردەیەکی یەکلاکەرەوە نەبوو بێ لە کاتێکا کە سەرکردەیەک نەبوو بێت تاکی مسلمانی لە بەهای ڕۆحی وەشیار کرد بێتەوە و گرنگی دابێ بە بەهای ڕۆحی سیرەکەی شکست هاتووە باسی ئەندەلوسمان کرد عەبدوڕەحمان الداخل ئەبێتە هۆی سەرکەوتن و دروستبوونی ئیمارەتی ئەندەلوس لە ساڵی 1930 کۆچی لە 15 ڕەمەزان بەڵام بە هەمان شێوە سیرەکەن هەر لە ئەندەلوسدا جەنگێکمانەی بیڵاتە شوهەدا لە 2 ڕەمەزانی ساڵی پێش ئەوەی کەوا بەها ڕۆحیەکان دروست بێتەوە سەکەن لە 2 ڕەمەزاندا لە بیڵاتە شوهەدا لە ساڵی 1940 کۆچی ڕوویداوە بە هەمان شێوە شکست هاتووە و عەبدوڕەحمان یافعی کە سەرکردەیەکی مسلمانان بوو ئەویش بە هەمان شێوە ئەڕوا تاوەکو ناوچەی بواتیەی فەڕەنسا لەوێدا شکستێکی زۆر گەورە بەدەزێنێ هەر جەنگەکان ئەوەندرا بیڵاتە شوهەدا لە بەرەوەی ژمارەی مسلمان تێدا شەهید بۆ لە ڕاستیدا کە بۆچی هۆکارەکە چییە هۆکارەکە بەشێکی زۆری لە خەڵکی بربەری مسلمان تێکەڵ بەم سوپایە کرابوون و بەهای ڕۆحی ڕەمەزانی نەئەزانی و پێی هۆشیار نەکرابەوە کە تۆ مسلمانی پێویستە بەهای ڕۆحیت هەبێت پێویستە تایبەتمەندیت هەبێت لێرەدا جگەلەوە بەشێکی زۆر هاتبوون بۆ چنینەوەی دنیایی یانی بۆ چینەوەی دەستکەوتێکی زۆر ئەمەش کاتێک چینی دەستکەوت بێت بێگومان لەگەڵ ئەو کەسەیە هیچ فەرقێکت نییە من نکتێکی خۆش هەیە لە تەوان جەنگێکی کەشمان هەیە ئەوەی کە باسی ئەمە لە مێژووی هاوچەرخایە کە باسی ئەوواکرێت کە کاتی خۆی لە بینی لە ساڵی هەفتایە کە جەنگ ڕوئەدا لە بینی ئیسرائیل و وڵاتە عەرەبیەکانە کە یەکیان گرتووە زانایکی مسلمان قسەیەکی جوانەکات ئەڵێن باشە خۆیم لە ڕەمەزانە بووە هەموو کۆبووینەوانی هەموو ئێمە مسلمان بووین ئەوان جوولەکە بوون بۆ سەرکەوتنی خواییمان بۆ نەهاتە پێشەوانێ لەم کاتەیە ئەڵێ ئاخر سەرکەوتنی خوایی هات و مەلایکەتەکانیش هاتن کە یارمەتیتانن بەڵام لە ڕاستیدا نایان زانی کامیان مسلمان و کامیان جوولەکەکەن چونکە هەردووکتان وەکو یەک بوون مەشروب خۆر بوون هەردووکتان وەکو یەک بوون ینی مەلەزاتی دنیاییتان ئەگەر ڕابواردنتانە بوو ئەوەتانە بوو بۆیە لیان تێکرد لە ڕاستیا گەڕانەوانێ تیان مسلمان نابینین تا یارمەتی بێن و تا سەرکردنی بەها ڕۆحیەکانی تێنێت کە تۆ بەها ڕۆحیەکە نەبێ لەم شوێنە لە ڕاستیدا شکستێکی گەورە بەدەزێنی بۆیە سیرەکەین سوڵتان قوتز سەرکردەیەکی گەورەیە سوپاکەی کۆ کاتەوە
و پەروەردەیەکی جوانی سوپاکەی ئەکات تەختیت دانێ تەکنیکێکی تەواو دانێ ئەنجا بەها ڕۆحەکانیشان بۆ ئینەتە پێشەوە واتە تۆ سەرەتا بێ لایەنە دنیایەکان بگرە ئەنجا بەڵێ سوپاسانەکەم لە ڕاستیدا من پێم وایە کە مانگی ڕەمەزان مانگێکی خێر و بەرەکەت و ڕەحمەتە و مانگێکی گەورەیە و مانگێکە کە تایبەتمەندی خۆی هەیە لە تەواوی شارستانێتی ئیسلامیدا و هەموو ئەو ڕووداوە گرنگانش کە کە ڕویان داوە سیرەکەی لە مانگی ڕەمەزاندا ڕوویداوە ئەگەر هۆشیاری تاکی مسلمان هەبوو بێ بەرامبەر بە مانگا سیرەکەین سەرکەوتن و ئینجازاتی هەم زانستی هەم سەربازی گەورەی تیا ڕوویداوە ئەگەر هۆشیاریشی نەبوو بێت و هەر بۆکو عادەتێک مانگی ڕەمەزانی بەڕێکرد بێ لە ڕاستیدا شکستی زۆر گەورەی بەدەستێنەوە. دکتۆر دو قسەی جەنابەت دۆست پاسانەکەم بۆ ڕاستاندی ئەم دەرفەتەوە ئەم دوو حەڵقەیەکە لە خزمەتانەوەی خزمەتی کاک دکتۆرە باس کرد. من دو قسەم ئەوەیە خۆزگە ینی ئومنیەتێکە و هیوایەکە ئەم خوازم و داواش داواگوک و داواکاریش پێشکەش بە مسلمانان یەکەم. ڕەمەزان تەنها خۆگرتنەوە لە خواردن و خواردن تەماشا نەکەن و دوایش تعویزی ئەو خواردنە بە زۆرخۆری و سەرنجامی بە نەخۆشی تەمەڵی ئەکات. ڕەمەزان وەکو خۆی تەماشایەکە وەکو سەلەفی ئەم ئومەتە چۆن تەماشای ڕەمەزانیان کردووە مانگی جدیەت بووە لە خواپەرستیە لە دنیا ئیشکردن بۆ دنیا و پێشخستنی دنیا لە خزمەتکردنی عیلم و زانست و زانیاریە لە خزمەتکردنی فەقیر و هەژار و کەم دەرامەتانە ئەو دەستی و دڵیان کردوتەوانێ بۆ خەڵکی لە مانگی ڕەمەزانە بەو شێوەیە تەماشا بکرێ ئەگەینەوە ئەوەی کەوا مسلمانانی پێشوو پێگەشت. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر حسێن محەممەد ساڵح مامۆسایی زانکۆ و شارەزا لە مێژووی ئیسلامی سپاس بۆ دکتۆر زریان حاجی مامۆسایی زانکۆ و شارەزا لە شارستانیتی ئیسلامی سپاس بۆ ئامادەبوونتان لە ستۆدیۆی پەیام بەرنامەی سۆراغی مێژوو. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی بەشی دووەمی بەرنامەی سۆراغی مێژوو تا بەرنمەیەکی تر بەخۆی گەورە میرەبانتان دەستپێرم خواتان لەگەڵ کاتێکی خۆش.